بەناوی خۆی بەخشندە و میرەبان بینەرانی عزیز و خۆشەویست من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتی وی عزیز و خۆشەویست شادمەوە. عزیزان و خۆشەویستان تەوری ئەمڕۆمان تایبەتە لەسەر نەوتی سپی ماڵان. هەموو ساڵێک حکوومەتی عراقی نەوت بەسەر هاوڵاتیانی خۆی دابەش دەکات و نزیکەی 250 تا 300 لیتر نەوتیان پێدەبەخشێت. بەڵام لە ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە نەوت بەسەر تەواوی هاوڵاتیان یاریمی کوردستان دابەش بکات. لە ئێستاشدا نرخی نەوت لە بازاڕەکان یاریێم نزیکەی 270 تا 290 هزار دینارە. ئەگەر بێت و بەم شێوەیە نرخەکە بەردەوام بێت و ڕوو لە زیادبوونکە تا چەند دەبێتە بارگرانی لەسەر هاوڵاتیان و هەموو هاوڵاتیەک لەم هەرێمە دەتوانێت بەرمیلێک نەوت بۆ زستان بۆ خۆی بکرێت و خۆی پێگەرم بکاتەوە یاخود لە هاوڵاتیان دەپرسم بۆچی ئەمە دەبێت لە گەرمای هاوینە خەریکی ئەوە بین بیر لەوە بکەینەوە نەوت بۆ زستان ئامادە بکەین. ئێوە لەگەڵمانە بن من سەرنج و بۆچنی بەشێ لە هاوڵاتیانی شاری هەولێر وەردەگرم. بینەرمان بن. ڕۆژانە خەمیس بینە دبنە خەمیزستان. ئەمە کرێخانی هەیە کرێسە کرێکە پێنادر بس نەفتەکەی بکڕین. ئەگەر بشکرێ حکوومەت ئەو ساڵ نەوتمان دابەشکە ئەمە مەمنونی ئەگەر دابشکە هەر مەمنونی. 4 ساڵیش دەبی 5 ساڵیش دەبی 200 لتر ماوەڕ نەگرتیا 230 هزار ناری بە بەرمیلە نەفتەکدار و خۆی معاش 500 هزارە ئاخر چ بداتە مارە مندار. کە وەرزی هاوینە و بەرەو مانجینۆ دەڕۆین دەپرسم چ ئامادەکاریەکەت کردووە بۆ ئەوەی نەفتی سپی بکڕی و ئەم ساڵ خۆتی پێگەرم بکەیتەوە. وڵات ئێستا ئامادەکاریم نەکردووە ئەبێ بەدان بۆدان ئەبێ پارێ بۆدانێ تۆ بەتەمای عربانە یان ڕۆژانە بە 25 نار کرێخانی بدەیکرێ کارەبای بدەیکرێ ئاوی بدەی تۆ ناتوانانی مانجینۆ یا مانجیدا گرفتەکەی بکڕی ئەبێ پارێ بۆدانێ ئەبێ بەدامی بۆدانێ خەمی نەفتەکەش لەبەرە تاوان خەم نفت نەبەرە هەر ئێستا خەم نفت نەبەرە ئێستا وەرزیاینە و ئارەقەت کردووە بەڵام خەمی ئەوەتە کە لە زستانە من هەر لە مانجی هەفتەوە خەم لەبەر نەکردم مانجی هەشتونەوەە لە مانجی هەفتەوە خەم کەتە بەریان نەفت بەڕاستی بە 6 هەفتاداری بەڕاستی زۆر گرانە هەم خەڵکێک ناتوانانی بکڕیانی لە سەتا هەفتایی ناتوانانی خەڵک نفتی سپی و سار بکڕی. تو ناتوانانی نەوتی سپی بکڕی؟ ئێستا حالم خەینە خۆم ئەتوانە بەس دەوانەیە ینی بە سەتا هەفتایی ناتوانانی نفتی سپی خەڵک لە خۆی دابینکە. کابرایم عاشەکەی 500 600 ناری ینی هەکری خاینەکەی 300 کرێی کارەبای مور دەیوانێت 600 ناربی ینی کارەبای دوانی 500 ناری پار ئەوانی 200 ناری باش ساڵە نەوتی سپی دۆر نەگرت من زیاتر لە 5 سال نفتی سپی نەگرتووە. باشە خۆ وەزیری سامان سروشتەکان گوتی من ماڵ بە ماڵ دەگەڕێم نەوت دابەش دەکەم بڕۆ دوایە ئەم ساڵ نەوتامە بەرکەوێت ئەخر ئەوە گەڕانەکە بوو نەوتەکەی گران کرد ئەوە قسەکەی بکە خۆی گوتی ماڵ ئەگەرێن دەرکادا ئەنی ئەوە گەڕانەکەی کۆ نەوتی سپی لە 150 لە 130 کردی بە 670 نار. بەڕای تۆ هاوڵاتیەکی ئەم هەرێمە پێ دوایە ئەم ساڵ هەموو ماڵێک نەوتی پێ دەدرێت؟ من هیچ سارێک نەدراوە زۆر ئەستەمە تۆ بتوانانی هەموو هاوڕاشتیاری کوردستان نەفتی پێگری زۆر ئەستەم بتوانی حکوومەت نایدا بە بەرنامێ خۆی نایدا. باشە بۆچی نەوت لە هەرێمی کوردستان نرخەکەی گرانترە بەراورد بە شارەکانی دیکەی عراق؟ آخر ئەوانە تەمانە حکوومەتی عراقی حکوومەتە حکوومەتن ئێمە حکوومەتینە ئێمە وەکو هەرێمێشین ئەوان حکوومەتن هەموو شتێک لەژێر کۆنتڕۆلی حکوومەتدا دەمەد ئەوان لە ناو حکوومەتی عراقی حیزب نییە دەسەڵات نییە یەک حکوومەتە یەک حکوومە وەزیری شتەمە شتەکان کە بەڕاردا نەفت بۆەوە بەنزینی بۆنەوە لەم بەغمبوو بەنزی با 450 لێرە بە 1000 من بخۆم بە 1500 نارتێکە لتری بەنزینێک. باشە باسی مەخمورت کرد من خۆم لە مەخمور دادەنیشم ئێمە هەموو ساڵێک نەوت وەردەگرین هەموو ساڵێک نەوتمان وەرگرتووە بەڵام ئێوە وەری ناگرن ئێوە کوبرەوە مادە 100 مادەخی مەغمور ئەوانەی گوستی دەمەغمورە پردێ گوێڕە بەری ئەوانە بانگانە مندارتریان هەیە هەموو مانجێ خۆ هەموو مانجێ بەس لێرە نیتیان لێرە حکومەت نایدا. ڕاستەکەی بڕێم چی وەڵایی ئێستا هەموو ساڵ لەبەر ئەوەی خاصم لە ناوشار کاتێکە نەوت وەرەگیرێ بە تاخیری وەرەگیرێ یان ئەوەی هەروەر ناگرن بەڵام وەکو ناوچەندێکی دوورە دەستی کە برێن ئەو ناوچانێک کە شاخاوین الحەمدولillah هەموو ساڵی نەوتی خۆیان وەرەگرن هەموو ساڵێ وەرەگرن بەڵام وەکو شارە چووکە و لێر بیان سنتەری شاربی ڕەنگە تاخیرتر وەرگری.
بەشێک لە وڵاتیان دەڵێن نزیکەی 5 ساڵە نەوتمان وەرنەگرتو هەیە 3 ساڵە 2 ساڵە نەوتی وەرنەگرتووە لە کاتێکدا پێویستە هەموو ساڵێک نەوت وەربگرێت بە بڕوای تۆ وەرنەگرتنی نەوتی سپی ماڵان هۆکارەکەی چییە؟ ڕاستەکەی سەبات بۆ کەسێکە و قسەیەکە من ناتوانم زیاتی و قسەی بکەم ڕەنگەوەری نەگرتی ئەگەر لەم نەپرسی من وەرم گرتیە هەموو ساڵش نەوتی خۆم وەرگرتیە بەڵام کە بۆ ئەوەی کە بۆ وەرناگیرێ ئەویان دەبێ حکوومەت جوابێ و پرسیاری بداتەوە پێم وایە لەبەر کێشە و نەبوونی زۆر گرفتەکانی ئەوانەی کە وەکو پاڵاوگەیە وەکو نەبوونی بەرپرسیارەتێ لە هەندێک لە بەشێک لە وەزارەتی سامانە سروشتەکان باشە ئێستا نرخی بەرمیلێک نەوت 270,000 بە تۆ هاوڵاتی دەکردرێت ڕەنگە بە من بکردرێت بەڵام بە کەسەشکە ڕەنگە پێی نەکردرێت لەبەرەوەی باری گوزانانەگە لەو ئاسەی نەبیت کە بەرمیلی نەفتەشی بە 300,000 بکڕی بەڵام بە کۆی گشتێکە باز بکەین ڕەنگە هەموو کەسێک بەڵێ پێی بکردرێ هەموو کەسێک نا بەڵام بەگشتی باسەکەین ڕەنگە بەگشتی هەندێک خەگان هەبی بتانی پێی بکردرێت یاوە تا توانێت گە هەرچنە بێت لە ساڵی بەرمیلی نەفتەش هەر پێ کردرێ وهاش ڕەنگە نەک بەرمیلەک ڕەنگە دوو جەریکانیش پێ نەکردرێ ڕەنگە 20 پێ نەکردرێ ئەوەشە گەڕێتەوە سەر کۆی گشتی خەڵکەکەی کە بە پێویستە زانی هەموو هاوڵاتیەک نەوتی سپی وەربگرێت حتمم لەگەرەوەی مەسەد لەسەر کە هەموو کەسێک و هەموو هاوڵاتە چێم هەرێمە ساڵانە خۆ وەربگری بەڵام ئەوەی دیکە نادرێ ڕەنگە چەندین گیر و گرفت هەبن کە ئێستامە نایزانین ڕەنگە شارەزانە بین بەڵام ئەوانەیە کە بۆ پرسیارە بێ حکوومەت جوابێ و پرسیارە دەتەوە مەکو هاوڵاتێک باسەکە مەرەمەکو هاوڵاتێکم کە هەموو ساڵانە خۆمەرەگرم بەڵام ئەگەر لە خەڵکی سنتەری شار بپرسی ڕەنگە بە 2 ساڵ وەری نەگربی چەند نەوت وەردەگری ئەمن هەموو ساڵێ تقریبان هەموو ساڵێەوە تەخمن پێشتر ساڵانە بوو 2 بەرمیل 3 بەرمیلی وەرەگر بەڵام لە پاشەوەی کە و قەیران و شەڕۆیدا ئێستا هەموو ساڵێک بەرمیل وەرەگرم لەکوێ ئەو نەوتە وەردەگری لە دیانەی بەڵێ خەڵکی دیانەی هەموو ساڵێش بەرمیلێک نەفت وەرەگرم کڕیوە وەزستان ناتکڕیان ناو ئەگەر لە نرخی نەفتەیە ناوڵا گەشملی باشە حکوومەتی عراقی هەموو ساڵێک نەوت بەسەر هاوڵاتیانی دابەش دەکات 250 تا 300 لتر وەردەگرن تۆ چەند ساڵە نەوت وەرنەگرتووە وڵایی وابزانم پار وەرمانگرت چەند لتر 200 لتر بوو باشە بۆچی ئێمە دەبێ لەم وڵاتە لە هاوینان لە گەرمای هاوینا بیر لەوە بکەینەوە لە خەمیزستانمان بێ بۆ ئەوەی نەوت دابینکەین بۆ ئەوەی لە زستانە گەرم بینەوە وڵی لەوانەیە خەرگاوە فکرکاتەوە بەزەم چاو فکر ناکەم ناو نانی ئەو ڕۆمە بیستان لە سبینێدا یعنی بەس خەمینانی ئەوڕۆ ئارێوەڵ ئەی بیرێک لە دوا ڕۆژی خۆش ناکەیت لە دوا ڕۆژ چیە لەخوا بە زیادوی هەموو شتەیە لەوی زیاتر چیە بەشێک لە وڵاتیان دەڵێن خەمی ئەوەیانەکە لە زستانە نەوت وەرگرن نەوتیان پێ بدرێ هەیەیانە دەڵێ 5 ساڵە نەوتم وەرنەگرتووە وەڵەوە فاشلە دەدەقەیدی مرچ دەکە 5 ساڵە نەفتی وەرنەگرتیە گوناحبارە نا گوناحبارنی عەق خۆیتی بەس ئەوەی بە قەنەعەتی من زۆر دوور بڕوانی زۆر دوور ناژی مافێکی خۆتە تا چەند پێویستە پێت بدرێت وڵی پێویستە پێت بدرێ بەس بە پێی زروف هەتوو بابرێنە من پاروەرم گرتی بە شێو ساریشم دەکە بورە من عیلە چوە گەورە نیمە بەس بەڕاستی نەفەری شێ فەقیرە پێویستیتی پێویستە بدرێ هەموو شتێک بە پێی پێویستی خۆی بدرێ باش ئەم ساڵنەوت بەسەر تەواوی هاوڵاتیان دابەش دەکرێت وڵی بۆ ئیشی من نیش حکوومەتی ئیشی منەوەیە ئەوەی پێم بکرێ ژیانی خۆم دابینکەم بە پێی پێویستی خۆم یعنی ڕۆژانە شتێکی بەم نامارومداری خۆمەوە کەی دەم چیشم نییە بچم فکر لە سیاستکەمەوە ئەو سار ئەو نەفت دەوزێ دەکرێ یان نا نەفت بە پار وەرمانگرت ئێستا ئاگاداری نرخی نەوت گران بەرز بۆتەوە بەرمیلێک نەوت بووتە 270,000 بەڵێ باشە بەو نرخە بەو شێوازە هەموو هاوڵاتیەک دەتوانێت بەرمیلێک نەوت بکرێ بۆ زستان نەخێر ناکە باشە چۆن دەتوانرێت هەموو ماڵێک لە وەرزی زستاندا بەرمیلێک نەوتی پێ بدرێت بەڵێ چۆن دەتوانرێت هەموو ماڵێک
لە وەرزی زستاندا بەرمیلێک نەفتی پێ بدرێت نات ئەبە شێوە بێ ناتوانێ بۆچی نییە سەقات قڕێ نییە ئەوە نییە ئەمە ژێر خاکەکەمان پڕە لە نەوت بعد پڕ بێ بۆچی بۆ منە بچکە ینی بۆ ئێمە نییە باشە ساڵی ڕابردوو وەزیری سامان سروشتەکان گوتی من ماڵ بە ماڵ دەگەڕێم دەرگا بە دەرگا بۆ ئەوەی بزانم هەموو ماڵێک نەوتی وەرگرتووە پێت وایە ئەم ساڵی شکارە بەدەستان ماڵ بە ماڵ بگەڕێن بۆ ئەوەی بزانن توی هاوڵاتی نەوتی وەرگرتووە ئەگەر میلەتیان خۆش بێتە بێ وا بکەن پێت وایە وا دەکەن واللهی ناشان ناتوانێت پێ دەدوایە بەخۆی زەحمەت دەپرسم ئێستا وەرزی هاوینەوە گەرمایە بەڵام بۆ چلەی زستان نەوتت کڕیوە نفتمان نەکڕێنا وڵی ئێستا وەزبەک پارە بە هەمان واسل کرد 90,000 دینار بڕی 3 مانجی پێچ و پارەکەشان نەداینەوە پاش 3 مانگ و نیو 4 مانگ ئەو زەبایعەکە پارەکە واسل کردینەوە گوت کاکە وەرە پارەکەی ببەنەوە لە بەرەوەی نفتەکە نهاتیە نفتش کە 170,000 بکە ئێستا نادەنەمە بە 170,000 بە 50,000 مەسەلەن ئێستا ئەگەر ئاگات لە بازاری نەوت بێ دەزانی نەوت بە چەندە 210 و 215 و لەو دەورەیە بچین ئێستا نەوت بە 260,000 ئەمن چنە دوو مانگ لەوە بەر چنە ئەو ساعرە بیتن بەس ئێستا لەبەرەوەی گاز گرانە زیاتر ئەو نەفتەلەگە گازی دەکەن لە بازاری ئێستا ئەو هەیە ساڵی ڕابردوو وەزیری سامانە سروشتەکان گوتی من ماڵ بە ماڵ دەگەڕێم و نەوتیان بەسەر دابش دەکەم پێت وایە ئەم ساڵ نەوتت بەبەر دەکەوێت و نەفت دەبێتن بەخدا بێومێدین ئەرێ وەڵڵا لەبەرەوەی نەفتکە ئەو پارەیە بکاتن نایدێنە خەڵکی بە 50,000 دیناری ئێستا من ئەگەر ئەفتانە بچ بە پردێ مەسەنە سەفەرێکی ئەو لای بکەم ئەگە دوو جلیکانەکە خۆم بینم جلیکانێک دوو جلیکان ئەوەیە بۆچی لەوێ دەیهێنی لەوێ هەرزانترە لەتری بە 200 دینار 250 دینارم چینە ئەوەیە باشە بۆچی نەوت نرخەکەی لە خواروی عراق یاخود لە شارەکانی عراق هەرزانترە لە چاو هەرێم طبعاً بەپێی ئەوەی زیاتر لێوێ قانون بەرپایە وەکو ئێرکوانە نییە لەبەرەوەی ئێرکوانەکە لەوێ دەرکە قانون ئەوەیە عنی بەحسەی خۆیان ماگانە ئیسەکی باش دەتەنە خەڵکی هەموو ماگانە بچینە 100 لتری وەربگری لەکوانە ئێمە بچینە 4 ساڵش دەبی 5 ساڵش دەبی 200 لتر ما وەرنەگرتیە ئەوی وەریشی کرد دەوروبەر بە 55,000 وەریگرت کە داخیلەکەی خۆ خەڵکی فەقیر و یان ڕەشوتە خۆ خەڵکەشی هەمووی هەبوون نییە ئەو 90,000 دینار دوایش نفتەکان نەدا ناوەڵە نەدرا ئێستاش پارەکەمە وەرگرت بۆچی دەبێ هاوڵاتی بە گەرمای هاوین بیر لەوە بکاتەوە نەوت بۆ زستان ئامادە بکات بە خدای بەڕێزم زانی کووە کە ئەو پرسیارە لە من دەکەی ڕاستەکەی بەس جوابدانەوەکەی زۆر ئاسان ئەم کەس دەزانیتن بە بڕوای تۆ بە بڕوای من وەزیری سامانە سروشتەکان ئەگەر 1 ساڵ لە خۆی نەبوونی دیتبی دەزانی وەزەی خەڵکی کووە قسێکی دەڵێن تێراگەی لە برسی نیە مە بەستەوەیە بزبت بەخۆی ئەو هایە ئەوانە یەکەچیان یەک وەزیر یەک بەرپرز یەک ئەوانە لەو خەڵکەی مەسەلەن ڕۆژێک نایەنە ناو خەڵکی با بێ سواری پاسی بیتم بزانە کووە ئەتە ناو بازاری با بڕوە با سواری تەکسی بیتن بە 3,000 دینار بزانە دەستە چێ دەرێ کووە ئیشەکانی وەزعەکان ببینیتن هیچیان نابینن باشە بە بڕوای تو نرخی بەرمیلێک نەوت کە بە 250 بە 260,000 بی بە هەموو هاوڵاتێک دەکردریە زعمەت بەخوای فەقیری ئێستاکەوە یعنی پێی ناگە ڕۆژانم چینە بای 2,000 سەمونی بکڕێتن زەمەکەی کە ئەردی بایعەکەی بایەکەشی وا نابیتەنان خەڵکە دەچیەویش بە زەرەر دەفرۆشتەوە مەسەلەن نەفت ناوەڵە ناکردێ زعمەتە چ داواکاریەکت لە حکوومەت هەیە لە ڕێگای مایشی پێیامەوە لە وەزیری سامانە سروشتیەکان داواکاریمە لە هەموو خەڵکی کوردستان ئینشاڵڵا ئەمە خەڵکی ئەو شارەینە بەڕاستی کە خەڵکی ئەو شارەینە ئەمە دەمانەوێت خەڵک حکوومەت هاوکارمان بی ئەمەش یعنی قسەکمان نەبوو بۆ حکوومەتی بەڕاستی داواکارێکی زۆرمان نیە لەبەرەوەی نفت کوتە چ ڕۆژانەی ستانانە بۆ خەڵکی مەسەلەن ئاوە کارەبایە پێداویستیە خۆداوای چی دیکە زیاترمان نەکردیە وڵای سروفەکەەوەی لاتێش یان ئەگەر ناوها نەبوو چەند ساڵە بەس بۆ ئاخریان دەگۆزاکە تێکچوو لەگەڵ معاژ نەدان و شتانە ئاگاداری نرخی بەرمیلێک نەوت بە چەندە؟ ناوە ئێستا نرخی یەک بەرمیل لەوت لە نێوان 260 تا 290,000 دینارە نرخی بەرمیلێک نەوت بەم جۆرە بێ بە تو هاوڵاتی دەکردرێت
تا زروفەک ئەوانەی کاسب و ئەوانەی ڕاستی لە بوارێکدا معنەیە ژیانیان وەسەتە دەکرێت بەس هەیە لە توانایدانی ناوەڵە ماوەڵاتێک پێی ناکردنی ڕێزم کابراایەکی کرێتی ڕێزم لە کرێچەکانی بەڕێز بەس لە توانایدا نەبی چ بکە نەکڕیت چ بکە خۆی بە چ گەرم کاتەوە ئەگەر نەوت نەبێ و نەوت دابش نەکرێ هاوڵاتی چۆن خۆی گەرم کاتەوە وڵی چاوە ڕحم خدای دەکەین بەتانێکە دەبی دوو بەتانی بە خۆماندادەین و هەرەوەندەیە بەپی توانە ئەگە بشکرێ حکومەت ئەو ساڵ نەوتماندا بەشکە ئەمە مەمنونی ئەگەر دابشنە هەر مەمنونی تۆ دەڵێگە دابشکە و دابشینەکە هەر مەمنونین باشە ئەی حەقی خۆت نییە مافی خۆت نییە کە نەوت پێ بدرێت ڕاستە مافەکە ئەوە ئێستا کە دەژین و زۆڕی بەمان لێ وەردەگون و ژانە کارەبایەکەمانەیە ئێستا ڕێزمێ لە بەغدایە کارەبایەکە نییە خراپەیە بەس ئێستا لە هەولێرێ و جارێ 150 مالۆ دەکەنەوە معنای ئەمەیان مەشغوڵی هەندێک بواریکە کردیا کە ئاگامە لە ژیانی خۆمان نەبی هەر ڕاکەڕاکەی ژیانمان بی نەک بڵێ وەڵایەوە نەفتی دانین لۆزستان ئەوە هاوینداد ئەو جە سۆبیت ئەوەی دانین موبەردەی دانینەوە ئەوانەمان لەبیر چوویتەوە ئەتا دەکەوێن ناوی ئەو کاتی ماشەڵا گەرمایەکە و زستانەکەشمان لە ناکاوە دێنە ناوی ئەو جۆوەکەی کەوت بە تەمای خودای خی گەور سال دەکەن انشاءالله هەیە ئەم ساڵەکە بەرمیلێکنەوە دووەرگری ئەگەر تەمەشای ڕابردووکەین ناوەڵە بەزن ئینسان هەموو کات دەبێ گەشت بین بی و هیوای بەدا هاتووی دەوی بەشکەم ڕۆژێک لە ڕۆژان بە خۆیاندا دەستنەوە دەزانن هاوڵاتی پێویستی پێێتی هاوڵاتی پێویستیتی لەو زروفەی پێویستیتی ئێستا من یەک بە خۆم ئەگەر دوکاندار بم پێویستمە لێرە دەمەوێت لە ماڵەوە دەمەوێت لە ماڵەکەی باوکم دەوێت هەموو دایرمەدایر پێویستە بە زروفەکەگە بۆ ماساکە باشتر دەپرسم بۆچی نرخی نەوت لە بۆ نمونە لە کەرکووک بە نرخێکی جیاوازترە لە چاو شارەکانی هەرێمی کوردستان وارە خەڵک لەو شارانەی عراق نەوت وەردەگرێت نزیکەی 250 تا 300 لیتر بەڵام لە هەرێم بەشێکی زۆر لە وڵاتیان ئەو بڕنەوتیان پێ نادرێت جیاوازەکەی لە چیدا دەبینەوە جیاوازەکەی ئەوەیە هەر دووکمان هەوێی ڕێگەزنامی عرابیمان لە بەرە لە بەڕێکدایە عراقینە بەچ ئەمە بۆ ئاخرێکە ڕفراندۆمان ڕاگەیان هەندێک شتمان لێ گیراوە ئێستاکە ڕاستە لە کەرکووکەی وەردەگری ئەو ڕۆژ لە بەغدایە بۆم ئەوە بنزین بە 450 معسەنم تێکردێ پول 50 لە تریدایتە من کا من لە لێرە چوومە وێندە ئەو جا 50 لە تیشی دایتە من بە 450 ناوی لێرە 1000 ڕۆب ئەکتەی دەکەم ئیسفادەشی نییە هیچ زۆر جیایە بەس ئەوەندەیە دەین عێراقین و ناسنامەکەمە عێراقیە خۆمان بەستیتەوە بەوی دەڵێن بجەمان بۆ دێ ئەومان بۆ تەرخان دەکرێ ئێستا گەنجەکەگە بیێژن بینی لەو زروفەی ناتوانین خۆی بدابینکە پێشتر حکومەت عێراقی بوو نەک کورد بوو عێراقی بوو پارەی دەدا ژیانی دۆ دابین دەکردی شەکر بە 50 دۆلاری دەکڕی بەدە دیناری دەدا و هاوڵاتی خۆی بایعی ئەوە ڕوونی تەنەکە هەبوو بە 80 دۆلاری دەکڕی بە 20 دیناری دەدا هاوڵاتی خۆی ئەو جیاوازیەکەی زۆر زۆرە بەزەوەندە ئێستاکە ڕوونەکی وەردەگرین تام ئەوەی دێدێ ماسی لێدێ هەر ڕازیشین ئەوجاوە دەکەوتەوە ژیانەکە وەکوتی دەمەوێ بپرسم ئێمە با شتێک ڕازین هەموو کار ڕازینە بەهابوون بەنابوون مادەم مسلمانین هەر ڕازینە قەنەعەتی خۆمان هەیە مادەم قەنەعەتمان هەیە ئەوەکەی کەش بەتەمای ئەڵڵا ئێستا کە گەرمای هاوی نەوبەرە و مانجینەوە دەڕۆین بەڵام خەمی ئەومانە دەبێت نەوتی زستان بۆ خۆمان ئامادە بکەین بۆچی ئێمە دەبێت لە هاوینان بیر لە نەوتی زستان بکەینەوە دەوەی سعرەکەی گرانە ئێستا تقریبا سعرەکەی لە 270 ئەگەوها بستە دوێلانێ بگاتە 320 ئەوانە ئەگەر بەو شێوەیە وەکو خۆ دەڵێ بەو شێوە بڕوا نرخەکەی گرانتر دەبێت باشە هاوڵاتیەک چۆن دەتوانێت نرخی بەرمیلێک نەوت کە بە 300,000 بێ بیکڕێت لە هاوڵاتی بە تاکیدی ناتانی بیکڕێ هەرکەشی زۆر بێ نەفت دەمینێتەوە و ئێوە هەرزان بە 150 بخەرگ نەیتایم کە 320 تاکید خەرگ ناتانی بیکڕێ بەس ئەگە حکومەت یارمەتەش خەرگ بداوە سار عینەوە شێ سار بەرمیلەش تەوزیعکە باشترە
و هەموو شار تەوزیع نەکرد بەس هەر یارمەتەکانی خەرج فەقیر بدا ئەیتیش حکوومەتی عراقی هەموو ساڵێک 250 تا 300 لیتر نەوت دابەش دەکات پێ دوایە حکوومەتی هەرێمیش دەتوانێت ئەم ساڵ ئەو برە نەوتە دابەش بکات وتی هەرێم بەخۆی نا بەخۆی بە تاکیدی ناتانی بەس ئەگە حکوومەتی عێراق دابین کە ئەوانیشتان تەوزیعەکەن ئەگەر حکوومەتی عراقی نەوتەکە بنێرێ حکوومەتی هەرێم دەتوانێت دابەشی بکە دەتوانین دابەشکەوە بە تاکید دابەشی دەکا سار تقریبان زۆری دابش کرد بە زۆریشی ماوە زۆر وەری نەگرت بەرکەش زۆر ناو هەولێر وەری نەگرت دەوروبەر وەریگرت دەوروبەر بە تاکید هەمی وەریگرت هەولێریش خۆ پێویستی بە سوتەمەنی هەیە ئەویش پێویستی پێوەڵیش بە تاکید پێویستی پێوە ئەوش نا هەولێرش هەر فەرقەشی نییەوە لەگە دەرەوەش خەرج فەقیری تێدایە نییە خەرەکەەوەی نا هەولێرە بێ هەمووی دەورەمەند بی خەرج فەقیریشی زۆرە هەولێر بۆچی ئێستا نرخینەوە بەو شێوە گران بووە چ گران بووە ئەو بە تاکیدی هەبیرم ئەمەوەی لەوەی نازانم ساڵی ڕابردوو وەزیری سامانە سروشتەکان گوتی من ماڵ بە ماڵ دەگەڕێم بۆ ئەوی دڵنیا بمەوە کە هەموو هاوڵاتیەک نەوتی وەرگرتووە پێت وایە ئەم ساڵیش وەزیری سامانە سروشتەکان ماڵ بە ماڵ بگەڕێت خۆی وەزیر هەر نمایە چمار مار بگەڕێکا وەزیر نمایە وەزیری شارە سروشتەکان هەر نما ئەو کەسە ئێستا کە بە وەکالەت وەزارەتەکەی وەرگرتووە پۆستەکەی وەرگرتووە پێت وایە دەگەڕێت ئەم ساڵ بە تاکیدی مال هەر ناگەڕەوە لە گەیشتدانیا هیچ کەسێک ناگەڕێ و ئەوی لۆ خۆی ئەو قسەی بکە هەر لە خۆی وەدەرێت گەر کەس ناتانی مار بگەڕێ ئەوە گومان تێدانیا کابرە دەرکە بە دەرکە تانی بستە دوسێ ماران بەس ناتانی بستە هەموو مارەچی ناتوانێت ئە بەخۆی بیزار دەبی لەو ماری دەزانی بستە منتیقەش 3 4 5 مار کاکە نەفتی دووەرگرتیە کابرا ناوانێ برێ ئەگە وەرگر بدەرێ ئاگەوەریش نەگرت دەرێ نەوەرم نەگرتیە نەبێت وڵاو بیرم نایە بیرت ناوەڵا باشە بۆچی ینی تۆی هاوڵاتی دەبێ بڵێ بە بیرم نایەکەی نەوتم وەرگرتووە کاکە ژێرخانی وڵاتەکەمان پڕە لەوە دەسمانم لێ گەڕێ باشترا ئێستاکە نرخی نەفت بە 270,000 بەرمیلی باشە ئەو نرخە تا چەند دەبێتە بارگرانی بۆ تۆی هاوڵاتی وڵای بارگرانی لە هەموو بلەتی بارگرانەیە بەس چ دەکەیت فکری دەسراتەیە باشە هەموو ساڵێک نەوت دەکڕی ئەدیکوخەتی خۆ ببێ نەفتی ئیداراکەی ساڵی پار بە چەند کڕی وڵا پار هەرزانتر بوو وەری هەرزانتر بوو 270,000 باشە چۆن دەتوانرێت نرخەکەی کەمتر بکرێتەوە و باوڵاتیان بدرێت وڵا بە حکومەتی دەکرێت بە کەس ناکرێت بە چێ دەکرێت ئەرێ وڵ باشە ساڵی ڕابردوو وەزیری سامانە سروشتەکان گوتی من ماڵ بە ماڵ دەرگا بە دەرگا دەگەڕێم بۆ ئەوەی دڵنیا بۆ هاوڵاتیان بزانم نەوتیان وەرگرتویان نا پێ دوایە ئەم ساڵیش کار بەدەستان دەرگا بە دەرگا بگەڕێن و بزانن توی هاوڵاتی نەوت وەرگرتو یاخودنا نەوەڵا چاوت بێشی ناکەوی نەوەڵ والله قسەی عملی دانیە ئەرێ وڵ ئێمە لە وڵاتێکدا دەژین کە ژێرخانمان پڕە لە نەوت تا چەند پێویستە نەوت بە پێی پێویست بدرێ بە هاوڵاتیان بۆی هاوڵاتی تووشی بارگرانی نەبی نەفت بکرێ بە نرخێکی گرانتر کە لە چاو ساڵی ڕابردوو بۆتە 2 قاتی زاران وڵا جا شتەکە نەکرێ ئەمە چ برین چ دەکرێت ئەمە بار برین باشە و خراپە سوودەچیە حکوومەتەکەمان ئی خۆمانە حکوومەتی کوردیە حکوومەتی خۆتانە قەی ناکەنا باشە دەپرسم بۆ حکوومەتی عراقی ئەوەتە لە مەخمور بە نمونە ساڵانە نزیکە 250 تا 300 لتر نەوت بەسەر هاوڵاتیان دابش دەکات بۆچی حکوومەت هێرێم ناتوانێت ئەو بڕە دابش بکات وەڵا بخۆی دەزانی ئەمە نازانم توانی بۆ ناتوانانی ئەم چی لێ بکەم ئەم دەسلاتی چمەیە چ پێکرێ ئەمە چاکەم پێکرێت نەخراوم پێکرێت لەوەی لێم گەڕێ باشترە ڕۆژانە خەمیس بێنە دبینە خەمیزستان کابرا کرێخانی هەیە کرێەکەی پێ نادرێت بس نەفتەکەی بکڕێت ئەگە بشکرێ حکوومەت ئەو ساڵ نەوتمان دابشکە ئەمە مەمنونی ئەگەر دابشنە کار مەمنونی 4 ساڵش دەبێت ساڵش دەبی 200 لتر ماوەڕ نەگرتە 230,000 ناری بە بەرمیلە نەفتێکدار خۆی معاش 500,000 آخر چ بداتە مارمەندار
بۆچم لە تۆی هاوڵاتی چەند ساڵ دەبێت نەوت دووەرنەگرتووە؟ 5 سال دەبێت نەفتی وەرنەگرتیەوە 5 ساڵ بەڵێ باشە بۆچی بە بڕوای تۆ 5 ساڵە تۆ نەوت دووەرنەگرتووە؟ لەبەرەوەی نەفت نییە حکومەت تەوزیع ناکە لەبەرەوەی نەفتمان وەرنەگرتیەوە نەفتمان نییە؟ بەرەوە نەفتمان زۆرە بۆچی تو هاوڵاتی 5 ساڵ دەبێت نەوت دووەرنەگرتووە؟ یەکە تەوزیع نەکە بە چ وەگری غێر بەڕوای تۆ بۆچی دابەشی ناکات؟ والله هەزەوە پرسیارە دەبێت لە حکومەتی بکەینەوە باشە ئێستا نرخی نەوت ئاگاداری لە بازار بەچەندە؟ بەێ بۆ 270,000 باشە هەموو هاوڵاتیەک هەموو ماڵێک دەتوانێت بەرمیلێک نەوت بکڕێ بۆ زستان؟ نەخێر ناتوانێت کابرا کرێخانی هەیە کرێسیە کرێەکەی پێ نادرێت بس نەفتەکەی بکڕێت باشە ئێستا ئەگەر توی هاوڵاتی بۆ نمونە لەم زستانەدا بەرمیلێک نەوت بکڕی بە 270,000 بۆ تۆ بارگرانی نییە؟ حتمما بارگرانیە چۆن بارگرانی نییە کابرا کەنەیبی وەچ بکڕێت یان دەی بچی قەرکە کابرا کەنەیبی وانیا یەکەنە شیبی بس دەکڕێت حتمما بارگرانیە باشە چۆن دەتوانرێت نەوت بەسەر هەموو ماڵێکدا بەشکرێ ساڵی ڕابردوو وەزیری سامان سروشتەکان گوتی من ماڵ بە ماڵ دەگەڕێم بۆ ئەوی بزانم دڵنیا بمەوە کە هەموو ماڵێک نەوتی وەرگرتووە پێت وایە ئەم ساڵی شکار بەدەستان بگەڕێن ماڵ بە ماڵ بۆی دڵنیا بنەوە بزان تو هاوڵاتی نەوتت وەرگرتووە بەخوای برام زۆر زۆر زەحمەتە ماڵ بمار بگەڕێ بزانین شێ نفتی هەیە شوێنیتی ئەوە شتە مەحالە ڕۆ بداتەوە بۆچی ناگەڕێن ئەخە لەبەرەوەی حکومەت تەوزیع ناکە نایدا ڕاستە بە قسەوە دەرێ ئامادەین نفتی تەوزیعکەن بەڵام وەنیە تەوزیع ناکرێت باشە خۆ لە شارەکانی دیکەی عراق حکوومەتی عراقی هەموو ساڵێک نزیکەی 250 تا 300 لیتر نەوت دابەش دەکات بەسەر هاوڵاتیان بۆچی حکوومەتی عراقی دەتوانێت بۆچی حکوومەت هێرێم ناتوانێت دیارە ئەوان حکوومەتن ئەوە حکوومەت نییە مێ دوای ئەم ساڵ نەوت وەرگری هیچ ومێ دەکەمنی ئەو ساژ وەرگین نەگەڵ ساژ کەش وەرناگرین هیچ ومێ دەخوانیە نەفت زۆرە بەڵام نایدا تەوزیع ناکە بەم گەرمای هاوینە بۆچی ئێمە دەبێت بیر لە نەوتی زستان بکەینەوە وڵای زادەبی وە لە بەر پرسەکان بپرسی لێرە هەموو شتێک دەبێ ڕۆژانە خەمی سبەینە دەبی نەک خەمی زستان ڕۆژ لە دوا ڕۆژ دەبێ خەمی سبەینە دەبێ خەمی ئێوارە دەبێ ئێستا ئاگاداری کە نرخی نەوت بۆتە 270,000 ئەگە گرانتریش نەبی لۆ زستان باشە ئەو نرخەیە تا چەند دەبێتە بارگرانی بۆ وڵاتیان وڵا ئەستاتۆی لاتار ئەوی هەموو شتی شێبێ کرێچە حکوومەتە ئەگەر خانوتە بێ ئیش خۆتە بێ دوکانی خۆتە بی هەر دەبی بازەچی برێ حکوومەتی هیچ چارەی نییە داگە بە نەفت بی بە کارەبا بی بە ئاو بی ئەم ساڵ بڕە نەوتی پێویست وەرگری زەحمەتە ئەوە خەونە تازە بەڵێ ساڵی ڕابردوو وەزیری سامانە سروشتەکان گوتی من دەرگا بە دەرگا ماڵ بە ماڵ دەگەڕێم بۆی دڵنیا بمەوە کە بزانم نەوتیان وەرگرتووە یا خودنا پێت وایە ئەم ساڵیش کار بەدەستان ماڵ بە ماڵ بگەڕێن و پێتان بڵێن نەوتان وەرگرتووە شتیوا دوورە قسەکردن خۆش هەموو کەس دەتوانێت بکەم تامیش قسە دەکەم دەفتەر دەدەمەت و قسە چنیە عمل شەرتە بۆچی تۆ هاوڵاتی وەکو پێویست خزمەت ناکرێت ئەوە تا حکوومەتی عراقی هەموو ساڵێک نزیکەی 300 لیتر نەوت دابەش دەکات بەسەر هاوڵاتیان بۆ تۆ هاوڵاتی ئەو برەنەوتە وەرناگری داو دەگەڕێتەوە سەر حکوومەتەکەمان ئەتو بەپێ پێویست دەبێت خزمەتی هاوڵاتی پێزا بە نەفت بێ بە کارەبابی بە خزمەت گوزاری بی بەشێک لە هاوڵاتیان دەڵێ ئێمە هەموو ساڵێک نەوت وەردەگرین نەوتەکەمان عیبی نییە تۆش دەڵێ 4 ساڵە وەرم نەگرتووە ئەم جیاوازێ بۆچی وەڵام 4 ساڵەوە احتمال لە 5 بی نەک 4 وەرم نەگرتیان ئەزوو نازم ئەوی وەرەگرتە لە چێ وەرەگرتیان خۆ بە زەمن نیمە مەسەن لۆ منە ئەو گەڕەکەم لێ دەژم کەس زۆری نەگرتیان بەڵێ بشت دەنێ پارەکە لێوە دەگرن کە سعری بازار یانی هیچ ئیسفادە لێ ناکەیت نرخ نەوتت پێ بدرێت بە نرخێکی هەرزان بە نرخێکی باش بە نرخێکی گونجاو جاگە بێتە بێ سەرڕاستی هەناوێ پارەی وەگرم ئێستا لێرە بیرەکە نەفت دێتە دەرێ لێرە بیری لێدە نەفت دێتە دەرێ ئەو هەموو نەفتە دەفرۆشی یەک بە قاچاقێک بە چەند بۆ ڕۆیشتە لێ تورکیا ئەگە بێ سەرڕاستی هەنابێ پارەی وەگرن لە ملت هەر ساڵی هەرچی نەبێ بەرمی لە کەرماڵ و بەرمی لە چی وەگری بێ بەرامبەر ئەوە مافی خۆمانە نەک خۆ خێرمان پێ ناکەن
هەیە حایلە هەیە 3 شەهیدی دایە 4 شەهیدی دایە ئەنەوە کەمترین شتەکە بتانی حکوومەت بداتە ملەتی خۆی بەڵام بەداخەوە دەپرسم چەندێک دەبێت نەوتت وەرنەگرتووە وڵا پارەکە بەرمیلەکمە وەرگرت بەڵێ بە 90,000 بەڵێ ئاگاداری ئەمساڵ نرخی نەوت بە چەندە وڵی ماوەکان کە دەیانگو بە 260,000 بەڵێ بەو نرخە تۆ دەتوانی بەرمیلە نەوت بکڕی ناوەڵە ناوەڵە بە 130,000 بگرام ئەدێک بە 260,000 بۆ دەکات دووقات چۆن دەتوانرێ بەرمیلێک نەوت بە نرخێکی هەرزان بدرێ بە وڵاتیان دەتوانێت حکومەت پاپشتی بەخۆی شەریکەن وتەکان لە دەستە خۆیتیان دەتوانن ئەوان بدەنە مەسفەکان تەوزعەکان بەس هاوڵاتی وەکو پار بەڵێ عادیاندایە بدەن ساڵی پاروەزیری سامان سروشتەکان گوتی من ماڵ بە ماڵ دەگەڕێم دەرگا بە دەرگا بۆ بزانم دڵنیا بمەوە با بزانم هاوڵاتیان نەوتیان وەرگرتووە پێ دوایە ئەم ساڵیش کار بەدەستان بگەڕێن بزانن هاوڵاتیان نەوتیان وەرگرتووە ئیشاڵا دەگەڕێن و عادیاندایە بدەن ئیشاڵە دەشدە ئومێدت هەیە کە ئەم ساڵیش نەوت بە پێی پێویست وەرگری ناخێر ئەگەر درەنگان وەکو هاوێن بماندنی درەنگە وەرمگر بەڵێ درەنگ وەرگرت بەڵێ باشە بۆچی ئێمە دەبێت لە هاویندا بیر لە نەوتی زستان بکەینەوە وڵات بخۆی وڵات هەروایە ئستا بۆن من بۆ زستان دەبێت و هاوین نەوتەکەی بکڕێ زستان دەرێن گران دەبێت بەس ئەو سال عکسە لە هاوینەوە گران بووە وەکو خۆت دەڵێ جاران خەڵک لە هاوینان نەوتی دەکڕی بۆ ئەوەی دەیگوت لە زستانان نرخەکەی گرانترە بەڵام ئێستا خۆ هاوینە و نرخەکەی دوو قاتی ساڵی پارە تریش دەبێت بەڕێزم گرانتری بەڵێ ئەگە هەب گرانتر زۆر چکە سەرتا هاوینان هەرزان زستانان گران دەبێت سەرای پاییز ئەو ساش بە هەمان شێوە دەبێت خەمیس بێنێت بنەک خەمیزستان کابرا کرێخانی هەیە کرێسیە کرێەکەی پێ نادرێت بس نەوتەکەی بکڕێ ئەگە بشکرێ حکوومەت ئەو ساڵ نەوتمان دابشکە ئەمە مەمنونی ئەگەر دابشتە هەر مەمنونی 4 ساڵش دەبی 5 ساڵش دەبی دوسەر لە ترما وەرنەگرتیا 230,000 ناری بە بەرمیلە نەفتەکدار خۆی معاش 500,000 آخر چ بداتە مارومندار بەڵای زەن و خۆشەویستان ئەوەی بینیتان سەرنج و بۆ چوونی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر نرخی نەوت و دابشکردنی سوتەمەنی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا نرخی نەوت لە بازارەکان یاریمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو گران بوو هەموو هاوڵاتیەک ناتوانێت بۆ وەرزی زستان بەرمیلێک نەوت بۆ خۆی بکرێت پێویستە حکوومەت یاریمی کوردستان نەوت بەسەر تەواوی هاوڵاتیان یاریمی کوردستان دابش بکات و هەموو ماڵێک سوتەمەنی پێویست بڕی پێویست وەربگرێت لە ئێستادا هاوڵاتیان خەریکی کڕینی نەوتن لەم گەرمای هاوینەدا لەم گەرما تااقەت پڕوکێنەدا خەڵک مامەڵەی کڕینی نەوت دەکات بۆ وەرزی زستان بەشێک لە وڵاتیان دەڵێن لە وەرزی هاویندا نەوت بەو شێوە گران بێ ئاخۆ لە زستاندا دەبێت نرخەکەی چۆن بێت تاتەوەرێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ